بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لا واني فقه گشتی نوانەی سی و هەشتم کە لەو وانەیەدا باسی ئەو شتانە دەکەین کە لە نوێژدا ڕێگە پێدراون حەڵاڵن بەو مانایە کە ئەگەر یەکێک لەو کارانەت ئەنجامدا نوێژەکەت بەتاڵ نابێتەوە. کە دەڵێن ئەو شتانەی حەڵاڵن لە نوێژدا تەنها مەبەستمان ئەوەیە کە ئەگەر کردت نوێژەکەت بەتاڵ ناکاتەوە، ئەگەر نا مەبەستمان ئەوە نییە سونەتە بیکەی یان کارێکی زۆر چاکە بیکەی. ئەو شتە موباحانە ئەگەر لە دەسەڵاتتدا هەبێ هیچیان نەکەی باشە لە ناو نوێژەدا، بەڵام ئەگەر ناچار بووی وە پێویستت پێ بوو ئەنجامتدان نوێژەکەت بەتاڵ نابێتەوە. خاڵی یەکەم ئەو شتەی کە لە نوێژەدا ئەگەر بشیکەی نابێتە مایەی بەتاڵبوونەوەی نوێژ بریتە لە گریان لە ناو نوێژدا. جا ئەگەر تەوان گریانەکە لە کاتی خوێندنی قورئان و بیرکردنەوە لە قەبر و قیامەت و لە ترسی خوای بێت، تەوان ئەوە نەک نوێژ بەتاڵ ناکاتەوە، بەڵکو زۆری باشە. یان کەسێک خەفەتێکی هەیە لە خەفەتان دەگرێت، یان دڵتەنگیەکی توش بۆ دەگرێت، یان ئازاری شوێنێکی هەیە دەگرێت، یان ئەو کەسێک کە ناڵ و گزەگزێکی لە ناو سینگی تێ لەبەر ناڕەحەتیانی، ئەوانە هیچ کامێکیان نابنە مایەی بەتاڵکردنەوەی نوێژ. بەعەکسەوە تەوان خوای گەورە لەبارەی گریانەوە مەدحی ئەو کەسان دەکات، دەفەرمێ إذا تتلى عليهم آيات الرحمن خروا سجدا وبكيا. ئەوانەی کە ئیمانداری باشن کاتێک نیشانە و بەڵگەکانی خوا دەخوێندرایەوە بەسەریاندا کڕنۆشیان دەبرد و دەگریان. و هەروەها عەبدوڵای کوڕی شەخیر دەڵێت پێغەمبەرمان دەبینی سەلی الله عەلەیه وسەلەم کە نوێژی دەکرد سینگی گزەگزی لێ دەهات و وەک دەڵێ قەڵپەی دەدا لەبەر گریانی. بۆیە گریانێک کە تەنها فرمێسک بێ بێگومان هەوە گومان و ئیشکالێکی تێدا نییە، بەڵام گریانێک کە دەنگ و وەک دەڵێ دەنگ بەرزکردنەوەی تێدایە، ئەو هێندێک لە عولەما دەفەرمۆن ئەگەر دەنگەکە بە شێوازێک بێت مانایەکی هەبێت و بێتە بێ بە قسە نوێژەکەی بەتاڵ دەکاتەوە. بەڵام بە کوردی هەر گریانێک، هەر ناڵە ناڵ و وەک دەڵێ جۆرە دەنگێک کە لە ئەنجامی ناڕەحەتیدا یا ترسدا بۆ دروست دەبێ، ئەگەر دەسەڵاتی خۆتی تێدا نەبێ بێگومان نوێژەکەت بەتاڵ ناکاتەوە، نوێژەکە دروستە. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووهەم ئاوردانەوەی بەسەر تەنها، ئاوا تەنها ملک بسوڕێنی بەلای ڕاست یا بەلای چەپ، یان تۆزێک سەیری پێش خۆتکەی کاتێک کە پێداویستیەک هەیە تەبان دەنا لە خۆڕا. ئەسڵ ئەوەی ئینسان سەیری نوێژی لە کاتی نوێژدا سەیری شوێنی سوودەکەی خۆی کات و سەیری هیچ شوێنێکە نەکات، هەتا ئاوەڕ نەدەیەوە هەتا تەرکیزت تەنها لەو جێگایە بێ کە نوێژی تێدا بکەی چاکترە. بەڵام لە حاڵەتێکدا کە دەزانی ئاوردانەوەیەک بۆ دڵنیابوونەوە لە دەنگێک بەرمونە کە دەی نازانیتی بۆی دڵنیا بویەوە ئاورێک دەدەیەوە، لەو لاپتەقەیەک دێ ئاورێک دەدەیەوە بۆی بزانە هیچ ڕووی نەداوە، پێش خۆت شتێک دەکە پێشە سەیرێکی دەکەی، ئەو تەماشاکردن و ئاوردانە کەمانە کە تەنها بە حەستە ملکی بۆ دەسوڕێنی جەستەت هەموویا سوڕێنی لەگەڵی ڕێگە پێدراون دروستن. بەڵام بە هیچ شێوەیەکی تەبان ئەوە لە حاڵەتێکدا ئەگەر پێویست ببێ پێویستی پێغەمبەر دەفەرمێ سەلی الله عەلەیه وسەلەم پرسیاریان لێ کرد، فەرمووی ئەوە ئیختیلاس یختەلیس الشەیطان لە سەڵات العەبد، ئەگەر بانقەس وا بکەیت عادەتت وا بێ ئاسەدت بسوڕێنی بەلای ڕاست و بەلای سەردا و هیچ هۆشت لەو شوێنەی نەبێ کە نوێژی لێ دەکەیت، خەیاڵ و بیرت بڕوا بەلای ڕاست و بەلای سەبت و بەلای پێشەوەتا، ئەوە دزیەتە شەیطان لە نوێژی عەبدی دەیکا. بەڵام ئەو ئاوردانەوە کەمە ئەگەر بۆ پێداویستی و مەسلحەتێک لە مەسلحاتەکان بێ، بۆی نوێژێکت مەشغوڵ و سەرقاڵ نەبێ بە شتێکەوە کە پێت وایە ڕووی داوە، دروستە
بەشی ئەوەندە ئاوردەیەوە کە دڵنیابی و نوێژەکەت بەتاڵ نابێتەوە. بەڵام ئاوردانەوەی تەواو ئاوە خۆت بسوڕێنی بەلای ڕاست و بەلای چەپدا هەموو جستت بسوورێت، ئەو گومانی تێدا نیە، نوێژەکەت بەتاڵ دەکاتەوە. ئەو شێوازە ئاوردانەوەیەوە بە هیچ شێوەیەکی دروست نییە و چەندان فەرمودەی سەحیح پێغەمبەریشمان هەن صلی الله علیه وسلم ئەوەی کە دەڵێ ڕێگە پێدراوە تەنها سوڕاندنی سەرە ملە بەبێ ئەوەی جەستەت بسوورەدەنە. ئەگەر جەستەت هەمووی سوڕاند و ئاوردایەوە بەبێ گومانی نوێژەکەت ئەو کات بەتاڵ دەبێتەوە. خاڵێکی دیکە کە دروستە لە نوێژدا ئەنجامی دەین، کوشتنی مار یا دووپشک یا زەرگەتە یا هەر شتێکی دیکەی زیان بەخش، مشک جلج بەنمونە لە ژوورێکی دێتە ناوی، دروستە لە ناو نوێژەدا ئەگەر پێویستی بە حرەکەش بێت، بە ڕۆیشتن بێ، بە ئاوردانەوەش بێ، بە چوونە پێش و پاشیش بێ، دروستە و نوێژەکەت بەتاڵ نابێتەوە. فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت اقتلوا الأسودين في الصلاة، دوو شتەڕەشەکە لە نوێژیشدا بکوشن، الحي والعقرب، مار، دووپشک و هەر گیاندارێکی دیکەش کە بزانی بە فعلی زەرەرێکی تەواوی بۆت هەیە. ئەگەر لە نوێژەدا هاتە پێشت نوێژەکەشت مەبڕە، هەر لە ناو نوێژەدا بچوو بیکوشە و دواتر وەرەوە ناو نوێژەکەت و پێویست ناکات دووبارەشی کەیەوە نوێژەکەت بەتاڵ نەبۆتەوە. خاڵێکی دیکە ڕۆیشتنی کەم بەرەو پێشەوە یان بەرەو پشتەوەت یان بەرەو ڕاست یا بەرەو چەپ بەو مەرجەی ڕوود لە قیبلەی وەرنەگەڕێ، ڕوود نەسوڕێنی لە قیبلەی، ئەوەشیان ڕێگە پێدراوە. عائیشە دەفەرمێت چوومە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم، یعنی بۆ ژوورەکەی پێغەمبەر نوێژی دەکرد و دەرگاکەشی داخست بوو. کاتێک کە تەقام لە دەرگای هێنا و هەستی کرد دەمەوێ بەرەو بێ بچم، هاتە پێشەوە دەرگاکەی بۆ کردمەوە و چۆ شوێنی خۆی دایبەستەوە نوێژی. بۆیە ئەگەر دەرگا لە لای قیبلەت بوو یان لە لای ڕاستت یا لە لای چەپت بوو یا لە پشتەوەت بوو، بەبێت وەلحاصڵ خۆ سوڕاندن لە قیبلەی تۆزە حرەکەیەکت کرد بۆ پێشەوە دەرگات کردەوە یا پەنجەرەیەکت کردەوە، بەوەش یان بۆ هەر پێداویستێکی دیکە تۆزێک ڕۆیشتێ پێشەوە یا ڕۆیشتێ دوایە یا ڕۆیشتێ لای ڕاست یان ڕۆیشتێ لای چەپ، بەڵام بەمەرجێک ڕوود لە قیبلەی وەرنەسوڕێنی نوێژەکەت بەتاڵ نابێتەوە و دروستە. وەکو گوتمانە سونەت نین، تەنها نوێژیان پێ بەتاڵ نابێتەوە. یەکێکی دیکە لەو شتانەی کە لە نوێژەدا دەکرێ بیکەی و نوێژت بەتاڵ ناکاتەوە بریتیە لە هەڵگرتنی منداڵ. ئەگەر لە تەنیشتی خۆت منداڵێکی لێبوو دەگریە یا پێویستی بە هەڵگرتن بوو، دەکرێت ئەو کاتەی فاتحای دەخوێنی منداڵت باوە شێوە بێ، یان لە بیخێ سەر شانی خۆت یا لە پشتی خۆتی قایم بکەی، کە ئەوەشیان لە سەردەمی پێغەمبەری خوادا کراوە صلی الله علیه وسلم. و زۆر جار دەفەرمێت ئومامەی کچی زەینەبە کە کچی منداڵێکی هەبوو دەیخستە سەر شانی، کاتێک کە دەچووە ڕوکوع لە تەنیشتی خۆی دایدەنا لە ڕوکوع و سوجدەیدا، کە هەڵدەستایەوە جارێکی دیکە لە باوەشی دەگرتەوە. بۆ پێغەمبەری صلی الله علیه وسلم هیچ ڕەخنەیەکی لەو بابەتەی نەگرتووە. پێغەمبەر خۆی جاری وا هەیە حەسەن و حوسێن چوونەتە سەر شانی لە باوەشی گرتوون لە کاتی فاتحا خوێندن و پێشنوێژی و نوێژکردندا نوێژەکەشی نەبڕیوە. کەواتە ئەگەر پێویست بوو و ئەگەر زەڕۆر بوو منداڵەکەت بەوە نەبا ژیر نەدەبوویەوە، بۆ پیاویش و بۆ ئافرەتیش دەکرێت لە کاتی فاتحا خوێندن منداڵ بە باوەشتەوە بێت، لە سوجدە و ڕوکوع داینەی، یان ئەو کاتەی تەحیات دەخوێنی لەسەر کۆشی خۆتی دانەی و داینیشێنی، نوێژەکەش بەتاڵ نابێتەوە و ئاساییە. خاڵێکی دیکە کە دروستە، ئەگەر لە شوێنێک بووی کەسێک هاتە ژوور سەلامی لێکردی کە ئەسڵ ئەوەی ئینسان ئەگەر سۆزێگایەک نوێژخوێنی لێبوون، تەنها نوێژخوێنی لێبوون سەلامی نەکە، بەڵام هەمومان دەزانین سەلامکردن سونەتە، جوابدانەوەی واجبە. ئەتۆ لە ژوورێکی دای کەسێک دێ سەلام دەکات، تەوان ئەو سونەتەکەی جێبەجێ کردو، بەڵام واجبێکی خستۆتە سەر شانی تۆ. ئەتۆ بۆ ئەوەی واجبەکەت لەسەر لاسێ دوو اختیارت هەیە. تەوان ئەگەر زانی کەسەکە ناڕوا لێی گەڕێ،
سەلام دەکرێت جوابی سەلامەکەی نەدەیەوە هەتا نوێژەکە تەواو دەکەی و دواتر سەلامی دەیەوە، بەڵام دروستیشە ڕێگە پێدراویشە بە ئیشارەت دەستێکی بەرزکەی وەکو ئاماژە بۆ ئەوەی جوابی سەلامەکەی دەیەوە. یان کەسێک جاری وا هەیە بە تایبەتی لە ماڵان بۆ ئافرەتان جاری وا هەیە ئەو کێشەیە دروست دەبێت لە نوێژەکەیدا و پرسیاری لێ دەکەن بە نمونە ئەویشەی بکەم یان نەیکەم، بچمە فڵان شوێنە یان نەچم. لەو حاڵەتانشدا ئەگەر بە ئیشارەتی سەر بڵێ ناتەوان دەنگت لێ نەیە، بە ئیشارەتی سەر سەرێکی بەرزکەیەوە یعنی بیکە، یان ئاوایەکی بکە یانی بەڵێ، تەنها بە ئیشارەتی سەر و بە ئاماژەی سەر نوێژەکە بەتاڵ نابێتەوە. بەڵام وەکو گوتمەوەرە ئەسڵ ئەوەی نەکرێت بە حاڵەت هێ نەگەین، بەڵام ئەگەر کردتن نوێژەکە بەتاڵ ناکەنەوە. خاڵێکی دیکە کە دەکرێت لە ناو نوێژدا بکەین، ئەگەر ئافرەتان بەیەکەوە تەڵەن نوێژیان کرد، ئافرەتێک هەڵەی کرد یان شتێکی بۆ هاتە پێشێ، دەکرێت بە دەست لە دەستدان وەکو چەپڵە لێدانێک ئیمامەکە و ئافرەتەکە ئاگادار بکرێتەوە. بۆ پیاوانیش ئەگەر ئیمامەکە هەڵەی کرد یان ویستت ئیمامەکە لە شتێک ئاگادارکەیەوە، دەکرێت سوبحان اللهی بۆ بکەیت لە ناو نوێژدەڵە سوبحان الله، بۆی ئیمامەکە بزانێ هەڵەی کردووە یان شتێک لەو شوێنەی هاتۆتە پێشێ، دەتەوێت ئیمامەکە ئاگادار بێت. کەواتە دەست لە دەستدان بۆ ئاگادارکردنەوەی ئیمامیشن ڕێگە پێدراوە، و هەروەها سوبحان الله کردن بۆ ئاگادارکردنەوە و ڕاستکردنەوەی هەڵەی ئیمامی پیاو دروستە و ڕێگە پێدراوە. خاڵێکی دیکە کە لە ناو نوێژێدا دروستە بیکەین ئەوەیە کە ئەگەر نوێژمان بە جەماعەت دەکرد، ئیمام قورئانی خوێند، لە شوێنێک هەڵەی کرد، دەکرێت هەڵەکەی بۆ ڕاستکەیەوە، ئاەتەکەی بۆ ڕاستکەیەوە، یان دەزانیە بێدەنگ بووە ئەو ئاەتەی لەبیر چۆتەوە کە دەیەوێت بخوێنێ، دەکرێتەوە سەری ئاەتەکەی بەبیر بێنیەوە، یان ئەو هەڵەی کە کردوێتی لە ناو نوێژەدا دەنگت بەرزکەیەوە و بۆی ڕاستکەیەوە. خاڵێکی دیکە کە سنەتە لە ناو نوێژەدا یعنی سنەتە نییە، ڕێگە پێدراوە لە ناو نوێژەدا بیکەین، ئەو کەسەیە کە دەپشمێ. هەمومان دەزانین کە ئەو کەسەی دەپشمێ سنەت وایە بڵێ ئەلحەمدولله. یان ئەگەر لە ناو نوێژەدا خەبەرێکی دڵخۆشکەری وات ویست پێویستی بۆ بسپاسی خوای پەروەردیگارکەی، دەفەرمون دروستە ئەوەی بکەین. کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ناو نوێژەدا پشمیوە، ڕەفاعی کوڕی ڕافع دەفەرمێت بیسمان پێغەمبەر صلی الله علیه وسلم دەپشمی، دەیگوت ئەلحەمدولله، گوێمان لە دەنگی ئەلحەمدوللهەکەی بوو. یان کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی سەمیع الله لمن حەمیدە، یەکێک لە پشتەوە فەرموویەتی حەمدەن کەثیرا طەیبا مبارەکا، دواتر پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ کێ بوو ئەو بەو شێوازە سوپاسی خوای کرد؟ یەکێک فەرمووی من ئەی پێغەمبەری خوا. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی سوێن بەو کەسەی گیانی منی بەدەستە، بینیم سی و ئەوەندە مەلائیکەتە پەنەیان دەکرد کە بۆ ئەوەی ئەو ذیکرە و پاداش ذیکرەکە وەرگرن بیگەێنەوە بۆ لای خوای گەورە و بەرزیکەنەوە بۆ لای خوای، لەبەرەوەی شێوازی سوپاس گوزاریەکە بۆ خوای پەروەردگار هێندە جوان بوو. بۆیە لەو کاتەیەوە سنەت وایە و بۆتە سنەت کە بڵێ سەمیع الله لمن حەمیدە ربنا ولك الحمد حمدا كثيرا طيبا مباركا، كو حمدا كثيرا طيبا مباركا صحابه كاتي خوي قوتويتي پیغمبر صلی الله علیه وسلم تصدیقی کردو کەواتە ستایشی کردنی خوا، سوپاس کردنی خوا لە ناو نوێژەدا کە لە پشمیان هەر نیعمەتێکی دیکە دێتە پێشێ، ڕێگە پێدراوە نوێژی بەتاڵ ناکاتەوە، بەڵام وەکو گوتم ئەگەر نەیکەی بە بێگومانی چاکترە. خاڵێکی دیکە کە ئەگەر لە شوێنێک نوێژت کرد، بەتایبەت لە بیابان و دەشت و شوێنی سەرعەرز و گوڵ و بەرد و یا شوێنەکە گەرمە ساردا، لە کاتی سوزدەدا دەکرێت شتێک بخێ شوێنی
سەری خۆت و سەرتی لەسەردانی یاپێتی لەسەردانی بۆی گەرما نەتباجا مێزەرت پێدای دەنەی سەری لەسەردادنەی هەر دروستە کلێنکسێکت پێدای دەنەی سەری لەسەردادنەی و با دوایش لابچێ هەر دروستە پشتێنت پێە دەیکەوە و دەیخەیە بنسەرت یا هەر جلێکی دیکەت پێەیە لە شوێنی سوزدەبردنت دادەنەی ڕێگە پێدراوە و دروستە طبعا ئەگەر عوزرێکت هەبوو وەکو گوتم خۆڵی لێ تۆزی لێ گەرمە ساردە بەڵام بەبێ گومانی ئەگەر هیچ عوزرێکت نەبوو ئەوەینەکەی چاکترە خاڵێکی دیکە لەو خاڵانەی دەکرێت لە ناو نوێژیشدا ئەنجامی دەین بریتێ لەوەی کە ئیمام یان ئەگەر بە تەنهاش نوێژێ بکەیت مصحەفەکەت قورئانەکەت بکەیەوە لە پێش خۆت داینەی یا بەدەستیەوە بگری و قورئانی لەسەر بخوێنی ئەوەش بە پێی گومانی وەکو دروستی دروستە بەڵام وەکو واقع ئەگەر ئینسان بۆی بکرێ بەڕاستی بەشی ئەوەندەی کە قورئانی لە نوێژەدا دەخوێنێ لەبەری بێ باشترە چونکە کردنەوەی قورئان لە پێش خۆت وەکو گوتم بەڵێ ڕێگە پێدراوە بەڵام دەبێتە هۆکاری ئەوەی بەتایبەتی بۆ ئیمامەکان کە قورئان لەبەر نەکەن یا ئەوەی لەبەریشیانە لەبیریان بچێتەوە وەکو واقعیش عادەتەن کە قورئانی دەکەیەوە و ئەو خەڵکەی لە پشتەوە نوێژت لە دوا دەکە وا حساب دەکەن ئەگەر قورئانی بکەیەوە زۆر قورئانی دەخوێنی بۆیە ئەگەر نەیکەیەوە چاکترە بەتایبەت بۆ لەبەرکردن بۆ حیفظ بۆ مراجعە و بۆ ئەوەی هاندری قورئانی بۆ خۆت لە سینەت دابێت نەک لە بەڵام وەکو دروستی دروستە مۆبایلەکە قورئانی تێدا نووسراوەتەوە هاندێکەوە لە پێش خۆت و قورئانی لەسەر دەخوێنی جوزئێکت بەدەستەوەیە قورئانی لەسەر دەخوێنی تەختەیەکت داناوە لە پێش خۆت قورئانی لەسەر دەخوێنی ئەوە ڕێگە پێدراوە و دروستە و نوێژەکەش بەتاڵ ناکەنەوە یەکێکی دیکە لە خاڵەکان کە نەک زۆری لەمان هەمووان دەناڵێنین بەدەستیەوە ئەویش ئەوەیە کە کاتێک کە نوێژی ئەنجام دەدەین زۆر جار لە ناو نوێژێدا فکر و خەیاڵ و بیرکردنەوەمان دەڕوا جاری وا هەیە لەوانەیە ئەو شەرق و غەربی بنۆڕین و لەوانەیە زۆر جار هەزار معاملە و کڕین و فرۆشتن بە خەیاڵماندا بێت و بە مێشکماندا بێت و لەوانەیە جۆرەها بیرکردنەوەی چاک و خەراپ نەخشە و پلان کڕین و فرۆشتن لە ناو نوێژەدا ئەنجام دەین هەر لە نوێژشدایە ئایا بۆ فکر و خەیاڵ ڕۆیشتانە نوێژەکە بەتاڵ دەبێت یا بەتاڵ نابێت بێگومان بەتاڵ نابێت بەڵام ئەجری نوێژەکەت و پاداشتی نوێژەکەت کەم دەبێت ئینسان لە ناو نوێژەدا هەتا بیر و فکر و خەیاڵی لەسەر نوێژە بێت و لە ناو نوێژەدا بێت بە بێگومانی چاکترە بەڵام ئەگەر خەیاڵیشی ڕۆی و بیرکردنەوەشی ڕۆی نوێژەکەی بەتاڵ نابێتەوە. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.